کە شایستەی ئەوە بە ئێمە هونەری ڕەسەنی ئەم وڵاتەمان پارێزین. بەڕاستی ئەم خەڵاتە بۆ من زۆر گرنگە. هیوادارم دایمە هونەرمەندان، ڕۆشنبیران، هەموو ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان خزمەتیان بەم نیشتیمانە کردووە، خزمەتیان بەم گەلە کردووە، ئاوا خەڵات وەربگرن و لە پاداشتی ئەوە کە ماندوو بوون، هەست بە ماندوو بوونێتیەکان بکرێت و بەردەوام پشگیریان بکرێت، پشگیری معنەوی بۆ ئەوی بتوانن زیاتر پەرە بە کارەکانیان بن، بە هونەر بن، بۆ ئەوی وڵاتی ئێمە هەردەم لە پێشکەوتنا بێ. من گەلێ جار خەڵاتم وەرگتۆ لە بواری شان و هونەر و ڕۆژنامەنووسی و چەند کایەکی تردا، بەڵام خەڵاتی ئەمڕۆ زۆر شیرین بولام، چونکە لە ماڵەکەی خۆمدا پێم درا. بۆیە سپاسم بۆ هەموو ئامادەبووان، سپاسم بۆ ئێوەی خۆشەویست کە هەمیشە خەمخۆرن بۆ هونەرمەند و نووسەرانی کورد و کەناڵەکەتان هەر پێشکەوتوو بێت. کەسانی دیار و ناساون و ئەوەی گرنگە میلەتی ئەمە ڕاستەکان پێویستە بیکەن تەقدیر. پێشنگای پۆستەری مامۆسایانمان ئەم ساڵ کردەوە. جیاوازی پێشنگای ئەم ساڵمان لەگەڵ ساڵانی پێشوو بەشداری ژماری زۆری مامۆسایانە و جیاوازیکی کەژەوەیە کە ئەم ساڵ تەنها بۆ اختصاصی هونەر نەبووە، هەموو مامۆستا بەهرەمەندەکان هەر اختصاصیشانە بۆ بەشداریان کردووە لە پێشنگاکە. پۆستەرەکان ژماریان 62 پۆستەرەکە کاری 54 مامۆسان تابلۆکانی ژەمووی تعبیر لەو شتانەی کە ڕۆژانە بەرمانەکە لەو بابەتانەی کە بەرکەوتیمان بۆیان هەیە. تابلۆی بەشداری کردو، تابلۆکەیشم باس لە گرنگی ئافرەت دەکات کە لێرەدا ئافرەت تەنها ئیشی ماڵەوە ناکات، لە هەمان کاتە ئەتوانێت چەندان کاری باشتر بکات کە ئیشی دەرەوەی جگە لە ماڵ ئیشی دائیرەیە، هەر ئیشێکی بێ ئیشەکەی من مەبەستی لەوەیە کە لە تەنها دوو دەستی نییە، چەند دەستێکی هەیە ئەتوانێت لە کاتێکدا چەندین ئیش بکات. Thank you so much. We're just coming to check it out. We heard good things, music, fun. Yeah. Just enjoying the local scenery before all the crowds get here. I'm volunteer here for Team ATL outside of Super Bowl Live, a fan experience for people to come and kind of just see what's going on over here. I'm here helping tourists, anybody here, just kind of helping them find the lay of the land. It's Super Bowl in Atlanta, and we are Team Atlanta. Team ATL! Ryan Gosling, yeah, that beautiful man, yeah, that guy, he's in the movie. So if you're not interested in Neil Armstrong, but you listen, you know,